ئەمڕۆ هەستاین بەکردنەوەی سنتەرێک لە شاری سلێمانی کە بتوانین خزمەتی ئافرەتان و خانمانی کوردستان بکەین بە تایبەتی سلێمانی بە شێوازێکی زۆر مۆدێلن، بە شێوازێکی زۆر باش، کوالەتیەکی بەرز، بەهێنانی ستافێکی پسپۆر و شارەزا لە بواری قژ و مەیکەپە بتوانین ئەو شێوازانەی کە لە دەرەوەی وڵاتەیان لە وڵاتەکانی ترا هەیە و لە سلێمانیان نییە بتوانین ئەو شێوازانە بێنینە سلێمانیەوە. ڕاستی زۆر گرنگە لە کاتی مەیکەپکردنە ئەو مەیکەپ ئارتیستی کە مەیکەپ بۆ هەر مۆدێلەگەیار بۆ کەسێکی تری ئەکات زۆر گرنگە بە پێی شێوەی ڕوخساری خۆی بۆی بکات نەک هەر مەیکەپ بۆ هەموو کەسێ بکات. ئەزانێت کە دەموچای من چی لێت و بە جدی زۆر جوان کاری بۆ کردوم و زۆر بەدڵمە. مها پیرێ ئەورایە گەلک ماشەڵڵا خۆشە و هەر ساڵ مەدوی وەک ئەڤڕۆ خۆش بێ و مەدوی خەڵکی ئێمە ڤەگەڕێ خۆشتر بێ دا ساڵ ساڵ خۆشتر ببێ و مەدوی بخەڵ سەر ماڵوارێ و پێشمەرگەی مەژی مەدوی بێنە جیا شنگالێ. الإينة فريم صارتكين ومطبخي خوشيتكين وإزدي قصاب أجمع فيري أوراد كان أشقبلات الشمال جبهة ولات الشيخ عالمتي وخطاب جدا تاوسي ملاي تابجي سرا فيري أوراو خوي خير فريم صارت كان وعيدو عرفات خدكين وريو رسمي قومت قرينين وكبري Это все фрукты, все садовые, овощи, все наши, огород, ну, с деревни. Народ доволен. Ну, есть, конечно, которые недовольны, но большинство довольны, все, ну, хотят, чтобы ярмарки продолжались. Как бы делаем скидки пенсионерам, это обязательно, что знаем, что им тяжело все равно. Так что все. У нас недовольных покупателей не бывает. Сами жители Владивостока ждут ярмарку, которая будет проходить, чаще всего она проходит на выходных, и чтобы купить свежий товар. Разница цен по сравнению с другими рынками небольшая, может быть немного дороже, как показывает опыт. Марина Васильевна, смотри, ты же продаешь потом. Я, блядь, пошел на